90 ساڵە وەکو کە پێشتر بۆتان باس کردوین و لە نووسینەکانتانە کە بۆتان نادوین هاوسەری تۆیە ئێستا ئاوە نەخۆش کەوتووە ینی بە چ پێوەرێ بە چ معیارێ وا گەشتویتەوە قەناعەتە کە ژن بێنی وازی لێبێنی بۆ هەوڵنایی چارەسەری کێشەکە بکرێ. بەڵێ کاک دکتۆریان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەرنامەکەتان. من ئەمێ لێرە و بە جەنابێ بڵێم پیا بۆچی ژنێنێ حتمما بۆ نییە وەکو خەڵکانی کە بەختەوە بژی ژیانێک بەرێتە سەر دوایەوە ئەم ژنێ من وەکو جاران نەماوە بۆی نەخۆشیەکەیەوە یعنی وەکو جاران ناتوانێت خزمەتم بکە دوایە منیش حەقی خۆمە ژنێکی تربێنم یعنی من تاکەی چاوەڕێ بم بەڕاستی ئاخر تەمەنی ئینسان چەند ساڵە نازانخان فەرموو دەست خۆش بۆم دەرفەتە کاگرتۆ باشە کێ ڕێگری لێ کردو ینی بەختەوەر نەبێ من 90 ساڵە هاوسەری ئەوم سێ مناڵی جوانم هەیە ینی سپاس بەخوا هەمویانم گەورە کردووە و باش پەروەردەم کردوون وا کچە گەورەکەمان ئەم ساڵات چێتە زانکۆ من چکەم تەرخەمێکم هەیە لە چیم کەمە ینی ڕاستە نەخۆشە بەسە و ئەڵێ من هیچ کەم تەرخەمیەکم نییە ینی تۆ بتێوێ کاک شێرکۆ کەسێ نەخۆشەکەوێ وەکو یەکەم جار پێش نەخۆشیەکەی بێ و مستەحیلە شتی وەکوا هەیە تۆ هەڵامە تێگەگری سەرێشەیەکی مەزاجت تێگەچێ بەڵام وەکو بە قسەکان یا دیارە و پێشتری ژەمەدان نیشتە بووین قسەمان لەسەر کردووە وەکو هاوسەر کەم تەرخەمیشی وای نییە کە تۆ ئاوا بیکەی بە بیانویەک و لێی جابیتەوە. بەڵێ کاک دکتۆر من باسی جاران ناکەم ئەوە جاران بۆ ئەیتوانی بەڵام ئێستا وەکو جارانی شوکاری پێ ناکرێت ناتوانێت چێشتێ لێ بنێ ناتوانێت خزمەتم کا وەکو جاران ئێمنیش مافی خۆم یعنی وەکو هەموو ئینسانێک وەکو هەموو خێزانی کە بەختەوە بژین بەڕاستی ینی من تاکەی چاوەڕێ من نازانم ناتوانانی چێژ لێ بنی خاتونجان کاک دکتۆر ئاخر چی حەزەکانە خۆش بێ من ماوەی 3 ساڵە نەخۆشم خۆی باشە زانێ هەر بەڕێی دکتۆر و خەستەخانەم یعنی چەند جار پێم وتووە بڕۆ ژنێکی تر بێنە بەڵام نابێ من سەڵاقێ بێ و فکرە لە مێشکی خۆی دەرکە من خۆم بە دەب نەخۆشیەوە ئەناڵێنم و 3 مناڵیشم هەیە یعنی ئێمە سەرگەردانە بین ئەوەیە سەر لە ماڵەکە پشێوێنێ یعنی کە نەخۆش بی بێزارە بی هیلاکە بی یعنی تااقەتێ نامێنێ ئیش بکەی کچەکەتان تەلەبەی بەڵێ جاران بڵین 12 ئێستاە بەڵێ ئەنج ئێستا کچێکی تریشم هەر ینی تەلەبەی پۆلی 12 مستەقبەلی لەسەر ئەم ساڵ وەستاوە ئەو بۆ چێ مستەقبەلی کچەکەمان بفەوتێنێ بەس کاک شێرکۆ ینی با تۆزێ ود بینەوە لە مەسەلەکان تۆ ئەم کچە و تەلەبەی 12 بەڵێ چەند ساڵە بە خێوێکی گەیانوتە ئەم قۆناغە خۆتە زانی چارەنووسی تەلەبەکان لەسەر پۆلی 12یان وەستاوە ئێستا ئاوام شەڕ و ئاژاوی لە ناو خێزانە بەردەوام بێ و کێشە هەبێ و مشاکیل هەبێ و دەنگ هەبێ ئەم کچە لە کوێ جەوێکی وا بێ لە ناو خێزانە بتوانێت سعی بکە یعنی ئەم شەڕ و کارەساتە تاکەی بەردەوام بێ بۆ ڕاستاڵێ من عیلاجم هەیە ئەوەم هەیە ئەی تۆ بۆوان لە بەرچاو ناگری کاک دکتۆر گیان من خۆی ئەزانێ وەزم چۆن بووە یعنی هەرچی پارە و پولم هەیە من بۆ ئەم سەرف کردو بۆ نەخۆشیەکەی ئەوەی لە تواناما بۆ من خستومەتە بەردەسی نەخۆشیەکەی و نەبووە سەوەزێکی ترما من هەرچی پارە و پولم هەیە ڕێی یعنی کەوتمە سەر ساجی عەلی ئەمیش هەر باسی کچەکانەکە کاک دکتۆر گیان من ناتوانم دووژن بەخێو بکەم ئەم هەبێ و ئەویشە بێ وەڵڵاهی ناتوانم لە توانامانیە بەڕاستی ئەنجا هەرچیەکە بێ باسی کچەکانەکە باشە ئەم کچانە دوو ڕۆژی تر گەورە ئەبن یعنی من نیوەی تەمەنم لەگەڵ ئەما بردووەتە سەر هەر بە فیرۆ ڕۆی بەڕاستی ئێستا نیوەی تەمەنیشم لەگەڵ کچەکانە بێ دوای ئەوە دوو ڕۆژی کام کچانە داواکاریانێ و کوڕێکیەک هەتیوێک یەک پەلیانەگرێ و ئەیان با جتر ئەگەر شەهادیان بێ هەرچیەکیانە بێ خۆ بۆ من نییە بۆ خۆیانە کاک شێرکۆ و کەی بیرکردنەوەی براکەم بۆ خاتری خوا خەڵک بۆ چی مناڵە خاتەوانێ ئەی تۆژەوە نیە کچی خەڵکیان ناویتە ئێوە قانونی حیاتە بە قوربان ئەیسان کچیە بێ ئەکیید تۆ زانی لە داهاتووە واللهی ئێمە ئامارێکمان کرد نەگامارێکی بڵێ زۆر بێ لە ناوچەیەەکە بڕواو هەبێ زۆربەی زۆری و دایک و باوکانی کلیانە قەومێ دوایی لە سای کچەکانیان ناحەسێنەوە لە سای کوڕەکانیان ناحەسێنە بە قوربان تۆ بووە بەم شێوەیە یخۆ کوڕیش ئەگەر کوڕیش بێ هەر ژنێنێ و جاوی بڵێ کچێگەی بات نا بە قوربانەوە بیرکردنەوە بۆ شوێنی دوایەوە ئەڵێ پارەم خەرج کردووە ئەی ئینسان کە هاوسەرەکەی مناڵەکانی نەخۆشکۆی پاری بۆ چییە غێر بۆ ئەوانە